دیسان کەم و کوڕیەکانی بافڵ تاڵەبانی هەرای نایەوە. ئەمجارە ئەمینداری حیزبی نیشتمانی عێراق لەسەری هاتە دەنگ و وتی شایستەی پۆستی سەرۆک کۆماری عێراق نییە. مرشح السيد كاك بافل لرئاسة الجمهورية؟ كان مرشح لرئاسة الجمهورية وما مشى. ما مشى ليش؟ يزن مشعان جبوري ئەمینداری گشتی حیزبی نیشتمانی عێراق لەگەڵ کەناڵی ئەحد چاوپێکەوتنێکی ئەنجامدا کە بابەتی بەرنامەکە لەسەر دۆخی عێراق دوای هەڵبژاردنەکانی ئەمجارە بوو. کارگەیشتە و شوێنەی پرسیار لەسەر بربژێربوونی بافڵ تاڵەبانی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کرا. جبوریش بێ ئەم لەوەولا لە وەڵامدا وتی شایستە نییە چونکە ناتوانێت عەرەبی قسە بکات. ما تحكي عربي، كردي مؤهل يعني. زين. قال احكي انجليزي، قال يعني انت بس تخيل المشهد. ئەم وەڵامە یەزن مەشعان جبوری هەرای نایەوە چونکە پەردەی لەسەر خاڵێکی ورد و ڕاستیەک لادا. ئەوتی بافڵ تاڵەبانی نازانێت عەرەبی قسە بکات چۆن دەیەوێت ببێتە سەرۆک کۆماری عێراق. ڕاستە ئەو خۆی بربژێر کردووە و کاریشی لەسەر کردووە کە سەرکەوتوو بێت بەڵام شایستەی ئەم پۆستە نییە. لأنه جزء من هذا الوطن الكبير. إلى أصدقائنا في الموصل أن نخدم العراق كأمة واحدة. یەزن مەشعان جبوری هەر لەو چاوپێکەوتنەدا ئاشکرای کرد بافڵ تاڵەبانی بە سەرکردەیەکی عێراقی گوتووە خۆ من کوڕی جەلال تاڵەبانیم و باوکم سەرۆکایەتی عێراقی کردووە ئێوە کێشەتان لەگەڵ من چییە؟ ئەویش وەڵامی داوەتەوە پێی گوتووە جەلال تاڵەبانی بە عەرەبیەکی پەتی عێراقی قسەی دەکرد بەڵام تۆ ناتوانیت عەرەبی قسە بکەیت و تەنانەت کوردیەکەشت باش نییە. قال له أنا ابن جلال طالباني. ايه. شو المشكلة البيئة؟ قال له جلال طالباني يحكي عراقي قحي. زين. ما تحكي عربي، كردي مؤهل. جبوری وتیشی بافڵ تاڵەبانی بەو کەسایەتی عێراقیە گوتووە مادام عەرەبیەکەم باش نییە بە ئینگلیزی قسە دەکەم ئەمەی ترکێشە نییە. ئەو کەسەش پێی وتوێتەوە بیەنە پێشچاوی خۆت سەرۆکێکی عێراقی کورد لە کۆمکاری عەرەبی بە زمانی ئینگلیزی وتار بدات ئەمە شتێکی ئەستەم و قورسە. قال احكي انجليزي، قال يعني انت بس تخيل المشهد. رئيس العراق الكردي يلقي الكلمة في جامعة الدول العربية بالإنجليزي. ما رحمه. ثقيلة. کوڕی مەشعان جبوری لە چاوپێکەوتنەکەدا ڕاو بۆ چوونی قەیس خەزعەلی ئەمینداری عسایبی ئەهلی حەقی عێراقیشی هێنایە بەرباس و وتی قەیس خەزعەلیش لەبارەی بافڵ تاڵەبانیەوە بۆ چوونێکی باشی نییە و ڕایگەیاندووە بافڵ چونکە عەرەبی نازانێت ناتوانێت ببێتە سەرۆک کۆماری عێراق.